خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. دۆخی عراق بە دۆخێکی جیاوازدا تێدەپەڕێت. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک هەوڵ هەبووە بۆ سنووردارکردنی دەسەڵاتی وەزیر و پەرلەمانتار و بریکاری وەزیر و بەڕێبەری گشتەکان. بەڵام لە دوای هاتنە سەر حکمی عەلی زەیدی وەک سەرۆک وەزیرانی عراق گۆڕانکاریەک ڕوویدا یەکەم جارە لە دوای لە مێژوویان لەو مێژووە تازەی عراقدا کە بەو شێوەیەوە بە کۆمەڵ بەشێک لە بەرپرسە دیار و باڵاکان دەستگیر بکەن. قسەکە هەر لەسەر ئەوە نییە، باز لەوە دەکرێت ئەمە پلان بۆ داڕێژراوە و وەکو دەگوترێت لە ژوورە تاریکەکان پلانی بۆ دادراوە پەیوەندی بەوە هەیە کە عراق ڕێک دەخرێتەوە، عراقێک دەبێت کە تا ڕادێک لەسەر پێی خۆی ڕابوەستێت. و ئەمە ئایا هەرێمی کوردستانیش چ لە ڕووی گەندەڵیەوە چ لە ڕووی کۆت و بەندکردنەوە دەگرێتەوە دۆخەکە بەرەو کوێ هەنگاو دەنێت. ئەم بابەتە لەگەڵ یاخود ئەو بابەتانە لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا و سەر و سیاست مەدار گفتوگۆ دەکەین. کاگارە زۆر خێر بێ. زۆر سپاس بۆ دەرفەتە. کاگارێز سەرەتا هەڵسەنگاندنی بەڕێزت وەکو سیاست مەدارێک بۆ ئەو دۆخی ئێستای عراقچی. زۆر سپاس کاکزانە، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش. ئێمە دەزانین گەندەڵی لە عێراق پەتایەکی گەورەیە و ئەو پەتایە هەموو جومگەکانی دەوڵەتی گرتوتەوە، بە هەرێمی کوردستانیشتەوە بێ گرتوتەوە. ئەوە لە قسەی لەسەرەکرێ بادجێ باسە هەمیشە. ئەوە یەک دوو ململانەی نێوان کوتلە سیاسیەکانی عێراقیش بەهێزە، هەندێک جار هاوپەیمانێت یەک دەکەن، بەڵام دیسان هاوپەیمانەتەکان هاوپەیمانی شیعیە، هاوپەیمانەتی کوردیە، هاوپەیمانەتی سونیە، بەڵام لەگەڵ یەکتردا لەنا ئەو هاوپەیمانەتیانش دیسان ململانێ هەیە. شەقامی عێراقی زۆر باسی گەندەڵی دەکاوە، بارودۆخی خەڵک خراپە و ئەبینن دەوڵەمەندەکان دەوڵەمەند دەبن، فەقیرەکان فەقیرترە بن. ئەوە لەلایەک هەیە هەستی پێ دەکرێت. لەلایەکی تر هەندێک گۆڕانکاری لە وەزعی عێراق بۆ یا پێویستە ببی دوای شەڕی ئەمریکا و ئێران. پێشتر عێراق لە نێوانی بەرداشتی ئەمریکا و ئێراندا بوو. ئێستا ئەمریکا ئێوێ بە تەواوی هەژمونی خۆی بەسەر عێراقدا بسەپێنێ، ئەوێ ئەتوانێ ناتوانێت شتێکی ترە، ئەوێ ئەو هەژمونەی واتە بە کەمکردنەوەی هەژمونی ئێران هەژمونی خۆی زیاد بکە. لەوەی کە ڕوودەدا من پێم وایە ئەمریکا چ بە ئامۆژگاری بێت چ بە پێدانی زانیاری بێ بە حکوومەتی عێراقی داوە کە ئەو شتانە هەیە و پێویستە ئێوە هەنگاو بنن. ڕەنگە ئەو حکوومەتە نوێژ بۆ بسەلماندنی ئەوەی کە ئەو حکوومەتە لەگە حکوومەتەکانی جیاوازەوە گوێ لە ئەمریکا دەگری و زانیاریەکانیان بە هەندوەردەگرێ، یەکێک لە هۆکارەکان ئەوە بێ کە ئەو هەنگاوە دەنێ. ئەو هەنگاوەشی کە ناوە یعنی بێت تۆزێک ورد بین. ئەوە نییە زۆر باز دەکرێت عەلی زەیدی وای کرد، عەلی زەیدی وا کرد. کاکە عەلی زەیدی نە حیزبی هەیە، عەلی زەیدی نە هێزی هەیە، نە سەرکردەیەکی گەورەی عێراقیشە. عەلی زەیدی لایەنە شیعیەکانی عێراق هێناویانە، بە پشتیوانی لایەنە کوردی و سونیەکانیش هێناویانە. یعنی ئەو هاتووە بەڕێوەبەری حکوومەتی عێراقە. ئێ باشە کەسێک لەو گۆڕەهات بێ لە ناو پەرلەمان هێزی هەبێ، نە لە ناو سوپا هێزی هەبێ، ئەو بڕیارە گەورانە لە خۆیەوە چۆنەدا. شتێک هەیە بێ بیزانین هەندێک لایەنی عێراقی لە پشتەوە ئەوانیش لە پلانەکە بەشدار بوونە یاخود پلانەکەیان داوەتێ بۆ جێبەجێکردنی لە پێناو کاگارێز ئەوە کە لە پێناو دەگوترێت تەصفیح حساباتە یان بەڕاستی پاراستنی عێراق و جۆرێک لە جۆرەکان یاریەکە بۆ مکیاسکردنی عێراق. هەرچی بکرێ کارەکە زۆر زۆر باشە، ئەوەی کە کراوە هەنگاوکە زۆر زۆر باشە، بەڵام بەڕای خۆم ئەو بابەتە لە چوارچێوەی ململانەی سیاسیە، چونکە گەندەڵ و گەندەڵکاری پێویستی بە پرۆژەیەکی بۆ ڕوبەڕووبوونەوەی پێویستی بە پرۆژەیەکی نیشتیمانی هەیە، پێویستی بە پرۆژەیەکی هەموو لایەنەکان لەسەری ڕێک بکەون، ڕێوشوێنەکانی دیاری بکەن، اینجا دام و دەستگاکانی حکوومەتیش ڕاستپێرن. ئێستا ئەوەی تا ئێستا هەیە ژمارەیەک
بەرپرسی هەندێک لایەنی سیاسی گرتوتەوە هەمووی نەگرتوتەوە ئەگەر سەیرەکەی گرتوتیەوە و ئەوانە لە ململانەی ناو دەوڵەتی عراق بە دوور نین واتە ئەگەر ئایا ئەوەی تر بۆ منتان نیەتی شەبێت نەیتوانیوە هەمووی بکە یاخود هەر ئەو لایەنانەی ترن کە ئەو پلانەیاندانا وەکو گوتم لایەنێکیان بەڕاستی لایەنێکیان کەم تا زۆر ئەمریکایە بەڵام لایەنە سەر لایەنەکەی تر خۆیانن من هەست دەکەم هەندێک لایەنی تر هەن کە هاوکار کە لە پشتی ئەو بڕیارە و ئەو هەنگاوانەنا بەڵام ئەبێ لە بیری نەکەین ئێستا دوای ئەو هەنگاوانە پشتیوانیەکی زۆر گەورە پێیا بوو بۆ عەلی زەیدی لە شەقامی عراقی لە شەقامی عراقی تەنانەت ئەوانەی کە زۆر زۆر گەندەڵیشن دەستخۆشی و پیرۆزباییەکەن خۆشاردنەوەی خۆداپۆشین هەروەکو ئەوانەی ترکە هەندێکیان لەوانەی کە جیراون پێشتر لە هەموو لایەن لە هەموو کەسایەتی عراقی پەرلەمانتارەکان زیاتر باسییان لە دژایەتی کردنی گەندەڵی دەکرد و خۆیان پاکشن دەکەس ئێستا ئەوە جیراون ئێستا هەندێک لایەن و هەندێک کەسایەتیشان پشتیوان دەکەن ئەوە هەندانێکی گەورەیە ئەو بابەتە بۆ ئەوەی حکوومەت هەنگاوی تریش بنێ و بەڕاستی دەنجی داوەتەوە ئەو هەنگاوانە ئەو هەنگاوانە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتیش دەوڵەتە ئەبێ بڵێن ناو دام دەستگاکە لە ناو قەزا لە ناو پۆلیس لە ناو دژە تیرۆر لە ناو ڕۆژنامە نووسان لە ناو ڕاگەیاندن بەگشتی زۆر باش دەنجی داوەتەوە بۆیە پێم وابێ ئەوە هاندانێکی ترە ئایا ئەو حکوومەتە لەوە دەوەستێ یان قۆناغی دووەم دەست پێ دەکە من پێم وابێ قۆناغی دووەم دەست پێ دەکە بەڵام ئایا لایەنەکان ئەوانەی کاریگەریان هەیە لە پشتی پەردە لەگەر عەلی زەیدی ئەو پلانیان داڕشتووە ئایا لەسەر ئەوانی تژڕێکەکەون یان نا ئەبێ تۆزێک چاوەڕێ بکەین بەڵام من پێم وایە هەنگاوی تری بەدواوەیە و هەندێک کەسی تریش ئەوەی ئێستا لە ڕاگەیاندنەکانیش باز دەکرێت ژمارەیەکی زۆر خۆی ئەوانەی ناویان هەیە زۆر زۆرن بەڵام ژمارەیەکی تر دەستنیشان کراون کە لە هەنگاوی دۆم ئەوانش دەستگیر بکرێن باشە کاگارێز با پرسیارێکی دیاریکراو بکەم بەڕێزت سەرۆکی لیژنەی نەوت و غاز بووی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لیژنەیەکی زۆر هەستیارە ئەو وەزارەتە بریکارەکانی جگە لە دکتۆر عزت مەسەلەن هەمویان ناویان هاتوو بەشیان دەستگیر کراون و پارەی سیر باشە ئەو پارەیە پەرلەمانتار ئەو پارەی چۆن وەردەگرێت چۆن پێیایی دەکا مەسەلەن شێوازی وەرگرتنی چۆن نییە ینی ئەو زۆر لاوی خەڵک پرسیارە بەموچە ئەو پارەی کۆ ناکرێتەوە هەموو زێڕ و دۆلار و دینارەوانە ئەو پەرلەمانتارە چۆن ئەو پارەی وەردەگرێت زانی کە زانە ئەوانە خۆیان دەزانن چۆن وەرەگرن بەڕاستی چکەمە نامە بەسمەوەی زانیاری هەبێ سەفقات هەبێ مەسەلەن زۆر هەیە زۆر شت هەیە بۆ نمونە لە کردنەوەی بەنزیخانەکان ئەتوانن سوودمەند بن بەنزیخانە لا کە شوێنی ناقانونی ویاست قانونیش بی زۆری تایە بۆ نمونە لە فرۆشتنی نەوت ئەو کۆمپانیانی کە نەوتە فرۆشن لەگەڵ سۆمۆ زۆرێک ڕێککەوتن دەکرێت بۆ نمونە لەگەڵ کۆمپانیا ناوە خۆیەکان لەگەڵ کارگەکان زۆر شتەیە ئەوانە ئەتوانن بیکەن وە کردویانە و هەندێک لەو ناوانێک کە گیراون من کاتی خۆی کە لە پەرلەمانی عراقی من بە خۆشم تێبینیم لە سەریان هەبوو و ڕەنگە نەک تێبینی ڕەنگە زانیاریشم لە سەریان هەبوو بێ بەڵام ئێستا بینیم جیران بەڵام ئێستا خۆ بابەتەکە هەر ناو ئەوە نییە هەر ئی وەزارەتی نەوت نییە خۆتەزانی لە هەمووی خۆ ئەندام پەرلەمانێکی وەکو عالیان سەیف یا زیادە جەنابی سەرۆکی لێژنەی دەستپاچی بووە ئێکەچی دەستپیسترین کەس دەرچوو بە پێی ئەو زانیارانەی کە ئێستا بڵاوکرێتەوە ئەو هەموو ملیارد دۆلار و دیناری کە ئەوان هەیە هەمووی لە دەلالی زۆرترین ئەو شتانە لە دەلالیە زەین چۆنم بۆ نمونە پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان زۆر کەس باز دەکا ئەرێ بۆ ناویان نیە بۆ ئەنیا یەکەم شت بەڕاستی پەرلەمانتارەکانی کوردستان ناتوانن زۆربیان هەر عەرەبیش نازانن دابچن ئەو کاران بکەن یان نایانەوێ چکە لەوێ پەرلەمانتارە کوردەکان ئەگە کاری وا بکەن چاویان زیاتر لەسەرە نەک بڵێ ینی ڕەنگە هەبێ لەو ناوانش ڕەنگە هەبێ ئێستا تێیدا هەبێ بەس چاویان زیاتر لەسەرەوە وە بەڕاستیش ینی خۆیان پاراستووە زیاتر زۆر بێ هەرە زۆری خۆی پاراستووە ئەو لایەنە هەیە ئەوانەی تر دێن چیەکەن دەلالی دەکەن بۆ کۆمپانیاکان دەلالی دەکەن بۆ بەرهێنەران بۆ شتی لەو بابەتە بۆ نمونە پەرلەمانتارێک ئەچیە فایلیە کۆرەگرێ ئەڵێ ئەو زەویە بۆ نیشتەجێبوون
بخۆی بۆ نیشتە جێبوون لۆ فلان کۆمپانیا دێ خۆی فیلەکە بە دوواداچی بە دوواداچێ ئەنجیانەوە تا بەرتی ڕاستەوخۆ وەرەگرێ یانەوە تا پشتی دەبێت لەوە بەرهێنان بۆ نمونە لە ناوچەی نیشتە دروستکردنی ناوچەی نیشتە جێبوونە باڵەخانەیە شوێنی بازرگانیە بە زۆر شوێن واتە بەشێک لە پەرلەمانتارەکان ڕاستەوخۆ دەلالن لە نێوان وەبەرهێنەر و بازرگانان و لە نێوانی بەرپرسانی حکوومەت ئەوە دەکەن جا خۆشەکەی لەوەی کاک زانام هەندێک پەرلەمانتاریە هەندێک بەرپرس نەکرد بە وەزیر و ئەوانە ئەڵێن ئێمە پارەوەر ناگرین حرامە وەخوا حرامە ئێمە پارەوەر کارەکەکان ئەڵێن حرامە ئەی چی ئیتر هەدیە چییە ئۆتۆمبیلی گران بەهایە سعاتی گران بەهایە زێڕاوچە ئەو زێڕە شتانێکی بە بڵاوکرد وەری ناگرن ئەڵێن حرامە پارە بەڵام ئەو زۆرە زێڕشتانیان بۆ دەچێ بەو شێوەیە و بەشێکیان هەنات لە بیر مەکە ماوێکی زۆرە لەوێنەوە و کاریان بووە هەیە 20 ساڵە لە ناو پەرلەمان یا 20 ساڵە لە ناو حکوومەتە شارەزا بوونە هەموو کونوکە لەبەرەکان دەزان و لیان نەپرسراوەتەوە لەبەرەوە کە لیان نەپرسراوەتەوە بێمنەت بوونە بێباک بوونە بەڵام لە پڕ زانیاریان لەسەر کۆکراتەوە زانیانی سەر تا بەسەریان داشکایەوە واتە ئەوەی کە دەکری ئێستا دەکری ئەوانەی هەیە زانیاریەکان هەن اینجا ئەو زانیاریانە چێ هەندێک دام و دەستگای تایبەت بێ چێ بۆ نمونە ئەمریکا کە هەژمونیە بۆ چ ئێران بێ چێ مخابرات و استخبارات و ئەوانێکی ئەوانش زانیاریان هەیە بەڵام ئەوەندە نەترساون جینا پەرلەمانتارێک بۆ ئەبێ ئەوەندە ملیۆن دۆلار پەرلەمانتار هەیە دێتەوە بە خانەنشینی خۆی و هەر بزر دەبێت لە بەرچاو و دەیبینی لە شوێنی کەش نەدەبێتە خاوەن بازرگانی و هیچ هەر سیارێک دوو سیاری پێ خانوێکی بەس هەیە ڕیزێک سیاری تاهۆ و نازام چی ئەوی لە بەغدا مۆدێلە و لە بەعراق مۆدێل مەسەلەن ئەوانە هەر ڕێک مەسەلەن موسەنا سامەڕایی ئەوانە شتی تریشیان هەیە بۆ نمونە دەنگە فرۆشن دەنگە فرۆشن جاری وایە بۆ لێسەنەوەی دەنگ لە وەزیرێک پێویست پێشش دەنگە ئەچن دەنجە خۆیانە فرۆشن جارێ بۆ دەنگدان بە پۆستێکی باڵا دەنگە فرۆشن ئەوانەش هەیە ئەتو هەندێک لەو پەرلەمانتارانە هەیە ینی چەندین حزبیان کردووە هەر حزبێک هات بۆتە لە پێشەوەی بۆ نمونە ئالین سەیف کە زۆر باسی دەکرێت لەگەڵ ئێاد عەلایی بوو کە ئێاد عەلاوی لێکەوت چۆ لای مالکی کە مالکی لێکەوت نازانم چۆ لای عەبادی عەباد لێکەوت چۆ لای سوودانی ئێوە جارە ما بەوە چۆ لای عەلی زەیدیش لەبەرەوەی لەگەڵ هەمووی لە ناوبووینە و بەڕاستی ئەوانەی کەس گەندەڵکارن و ئەوانن لە ناو پەرلەمان زۆرینە ژمارەیەکی دیاریکراون زیاتریش ئەوانە کە ماوەیەکی زۆر لەوێ ماونەتەوە و خۆشیان وا پیشاندایە کەوانە لەبەرەوە لەوێ ماونەتەوە چکە زۆر دژی گەندەڵین چکە زۆر پارێزگاری لە بەرژەوەندەکانی دەوڵەت و میلەت دەکەن پێت وایە کوردی تێدا بێ لە پەرلەمانتارەکانەوە بەسمە من نازانم ئەو ڕۆ لە ڕاگەیاندنەکانی عێراق باسییان لە دوو پەرلەمانتاری کورد دەکرد بەس بەبێ ناو ئەڵێن دوو پەرلەمانتاریش ناویان هەیە اینجا ئەوە ناویان هەبوو ئایا ڕاستیان ڕاستیە نازانم بەڕاستیە لەو حاڵەتەشدا مەسەلەن بازاڕێکی شێواوە ناوی زۆر خەڵک دەهێنرێ بۆ ڕق و هەندێک کەس ناوی بەدەکرێت لە ناو پەرلەمانتارەکانی عێراقیش هەندێک کەس ناوی بەدەکرێت ڕەنگە بەو شێوێ نەبی ئەبێ زۆر بەدیقەت بین و ڕەنگە لەوانەیەش گیرێن هەندێکیان پاک دەرچن شەرنی هەمووی هەروە بێ هەندێکیان پاک دەدەچن ڕەنگە بۆ مەسەلە سەر ئەساسی باشە کاگەڕێز پێت وایە مەسەلەن ئەوە سوودی هەبێ بۆ بجێ عێراق و بۆ کۆکردنەوەی پارە و پارانی پیشان دەدرێ بۆ ئەوەیە پشتیوانی پرۆسەکە بەردەوام بێ و بەهێزتر بێ لە شەقامی عێراقی یان بەڕاستی و پارانە ڕاستن ئەزانی خەڵک دەوڵەتەکەوەکو باسم کرد 90 ملیارد دینار بەس بۆ دەڵێن گەندەڵی مۆرانەیە چۆن مۆرانە لە دارێک دا ئێرزێنی گەندەڵیش کە لە دام و دەستگای دەوڵەتی تا ئێرزێنی ئێستا دایڕزاندووە یان دەبێ ئەو مۆرانەیە نهێڵی یان ئەبێت دەوڵەت بڕوخێ لە هەموو دنیا وایە بڕوخێ ئەوە بۆ لایەنێک ئەڵێ ئەو سەردەما جیاوازە لەگە سەردەمی پێشوو ئەوە خاڵێکی باشە دوو ترسێکیدا هەموو بەرپرسەکانی حکوومەتی عێراقی ئەگەر ئەوەندەش بێ ئێستا هەمویان هەڵوەستەیەک لە خۆیانەکەن چکە چەندین ساڵە ڕاستە لە عێراق کۆمەڵی خەڵکی ترگیراون بەڵام هەیە پارێکی زۆری لێگیراوە دوای ئازاد کراوە هەندێک لە پارەکەی لێوە گیراو ئازاد کرەوە ئەو شتانەشەیە کۆمەڵی خەڵک لە ماوەی ڕابردوش لە ساڵانی ڕابردوش گیراون بە پارەیەکی زۆرەوە گیراون پارەکەیان هەمووی هەندێکیان هەمویان لێستاندراوەوە هەندێکیان کەمێکیان لێستاندراوەوە هەمووینا و دوایی زوو ئازاد کراون بەڵام ئەوە ڕاست لە چینێکی گەورە بوو بۆ هەموو دام و دەستگاکانی دەوڵەت بە ئاسانی خەڵک ئەزانن زانیاری هەیە ئەزانن لێپرسینەوە هەیە و ئەوە ئایا لەوەندا ئەوەستەیان نا من بۆ خۆم بیرکردنەوەکەم وایە
ئەگەر ئەوانەی کە لەگەڵ علی زەیدی لە پشتەوە ئەو لایەنە سیاسیەکان لەگەڵ علی زەیدی لە پشتەوە جددی بن بەڕاستی پرۆژەکەیان پرۆژەیەکی نیشتیمانی بی تۆڵەکردنەوە و شکاندنی ئەو نەبێ بە دڵنیاییەوە خەڵکێکی زۆری تر ئەگیرێ و بەرپرسی کوردیشی لێبێ ئەوە نابی لێبێ بەش نابی بەرپرسی کوردیشی بێگومان تۆ باسیێندا پەرلەمانێکی گوتم خەبەر هەیە بەڵام شەرنی ڕازبی بەڵام بێگومان بەرپرسی کوردیش هەیە هەروەکو چۆن لە هەرێمی کوردستان گەندەڵی هەیە لە عراقش هەیە ئەو بابەتە ئەوە یەکەم کاری دیاری زۆر گەورەی دیاری حکوومەتی تازای عراقی وانە کارێکی دیکەوە تۆ نەکراوە مەسەرەن یاسای بودجە نەچووە مەسەر پرۆژه یاسای بودجە و ئەوانە یەکێکە لەو کارەکان باز لەوە دەکرێت عراق ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا تۆم باراک باسی کرد کە ئەوان لەگەڵ ناوەندێتین ئەو ناوەندێتیە دەستی پێکرد ئەمە بۆنێکە بۆی کە عراقێک کە ئەمریکا و جەنابیشت باست کرد چێتە ژێر هەژمونی ئەمریکا چ لە ڕووی داراییەوە بێت چ لە ڕووی بانقیەوە بێت چ لە ڕووی مەسەلەی ڕوبەڕبوونەوەی گەندەڵیەوە بێ ئەگەر شکلیش بێ هەرچەندە و شکلی نیە بەڕاستی و بابەتە بەرە و وردە پەل بچێشێ بۆ بابەتی دیکە پێت وایە بەڕێستا زین چۆنە تۆم باراک نوێنەرایەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکا لەگەڵ ئەوەیە بەغدا بەهێز بێ دیمەشق بەهێز بێ ئەنقەرە بەهێز بێ بەڵەوە بەسەر چاوم بێگومان لە عراقیش کەسانی زۆر هەن لایەنی سیاسی زۆر هەن ئەوەیان مەبەستە بەڵام لە ئەنجامدا ئەو لایەنە سیاسیانە لەگەڵ لایەنی بۆ نمونە ئەو لایەنە سیاسی لەگەڵ لایەنە سیاسەکان تر بەرکەوتیان دەبێت چونکە ئاراستەیەکی تر لە ناو عراقەیە دژی ئەو ئاراستەیە کە ئەمریکا هەیەی واتە شێرنی ئەمریکا لەوەی سەرکەوتوو بێ بۆ نمونە پێکاتەی سوننا لەگەڵ ئەوێ دەسەڵاتەکان شۆڕکەنەوە بۆ ناوچە سوننەکان دەسەڵاتەکان بێن گەلی کوردستان یا هەرێمی کوردستان لەگەڵەوەی زیاتر دەسەڵاتۆگەری لەگەڵەوەی دەسەڵاتەکانی خۆی بداتەوە بەغدا واتە ئەو پرۆژەیە کە ئەمریکا یا ئەو ناڵێن پرۆژە ئەو دیدەی کە تۆم باراکیەتی من بڕوا دەکەم کێشەکانی عراق قوڵتر دەکاتەوە بەڵام ئەوە هاندانێکە بۆ ئەوانەی کە ئێستا کە لەگەڵ ناوەندێتینە یاخود دەسەڵاتیان هەیە بۆی هەوڵدەن ئەو دەسەڵاتی بسەپێرن سەپاندنی ئەو دەسەڵاتە بە دوور مەگرە لێکەوتەی وەکو 2014 لێ بکەوێتەوە لێکەوتەی وەکو 2017 لێ بکەوێتەوە چکە ئەوەش هەیە و بابەتە بێ لە بەرچاوی بگرین کاردانەوە دەبێت لە بەرامبەرەوە بەڵام گرنگ ئەوەیە ئەوەی ئێستا باز دەکەیان یان ئەوە خوێندنەوەکەیە ئەمریکا لەگەڵ ئەو گۆڕانکاریانەیە کە لە ناو حکوومەتی عراقی خۆ لەگەڵ ئەو ڕێکارانەیە کە گیراونەتە بەر وواش باز دەکرێت کە زانیاریش دراوە و داواش کراوە کە ئەو ڕێکارانە بگرێتە بەڵێ پێت وایە لە ناو ئەو داواکردانە یان ئەو ویستانەی کە هەیە بۆ ئەمریکا بۆ ناوەندێتی عراق یان ناوەندێتی بەغدا هەرێمی کوردستان یەکێک بێ لەو خاڵانە ئەنجا بە شێوازێکی مەسەلەن زۆر زەق نەبێ ینی بە شێوازێکی ئارام و نەرم بێ زۆر بەداخەوە ئێڵێم بابەتی ناوەندێتی لە سووریا لە عێراق لە شوێنەکانی تریش جگە لە دژایەتی کردنی کورد هیچ شتێکی تر نییە ئەبێ ئەو ڕاستی باش بزانین و ئەو دیدەی تۆم باراک کە باسی دەکە کە ڕایگەیاندووە دیدی ئەنقەڕەیە دیدی ئەنقەڕێ بۆ سەپاندنی بەسەر عێراق و بەسەر سووریا و بەسەر شوێنەکانی تریش ئەبێ ئەو بزانین ئەوەیە بەڵام وەکو باسم کرد شەرت نییە ئەو دیدەی ئەو ببێتە یعنی جێبەجێ بکرێ چکە لە عێراق بەرژەوەندەکان جیاوازن ئێستا ئەو هەنگاوی کەندرایە حکوومەتە نوێیەکە ناوێتی پاک و دەستپیس و گەندەڵ هەمویان پیرۆزبایی لێ دەکەن کەواتە ئێستا وتارێکی عێراقی گشتی هەیە پیرۆزبایی لێ دەکەن ئەوە کارێکی باشە ئەگەر حکوومەت لەسەرەوە بەرداوم بێ کەواتە بێ هەنگاوی تر بنێ ئەگەر هەنگاوی تر نەنێ ئەگەر هەنگاوی ڕەنگە بۆ ئەوانە جیراونیش لە دوا ڕۆژدا سازش بکاتن ئەگەر هەنگاوی تر نەنێ هەنگاوی تری وەکو خەڵکی تر بەرپرسی تر هەیە لایەنی تر هەیە کە لە گەندەڵیەوە گڵاون باشە ئەگەر بیانەوێ هەرێمی کوردستان ئەو ناوەندێتیە جێبەجێکە زیاتر ئەو دیدەی ئەنقەرەی کە تۆم باراک باسی دەکە و نەش شاردۆتەوە یەکەم شت کە دەستی پێ بکەن یان یەکێک لەوانەی کە زۆر ئاسان بێ بۆ هەرێمی کوردستان لەو ناوەندێتی ڕوبەڕووی چی دەبێتەوە ئەزانین چۆنە هەرێمی کوردستان بەداخەوە بیانووی بەدەستەوە داوە یەک لە بیانوانەی بەدەستیەوە داوە پێکنهێنانی کابینەی حکوومەتە بەڵێ ئەمریکا پشتیوانیەکی گەورەی گەلی کوردستان بۆ لە ڕابردوودا بە چەک بە پارە بە پشتیوانی سیاسی هەمووی کردووە ئێستا دەبینێت 2 ساڵ تێدەپەڕێ لەبەر ناکۆچی ناوخۆی حکوومەت پێک نایە ئێکە حکوومەت پێک نایە ئەمریکا ئامادە نییە بەو گەورەیە خۆی بێ مامەلا یا سەودا
لەگەڵ ئەم حیز و ئەم حیزب و ئەم هێز و ئەم کەسایەتی و ئەم عشیرەت و ئەم عشیرەت بکە ئامادە نییە. ئەمریکا دەیەوێت معاملە لەگەڵ چێ بکە، سەودا لەگەڵ چێ بکە، هاوپەیمەتی لەگەڵ حکوومەتێک بکە، مؤسسات لەگەڵ حکوومەتێک بکە. ئێکە لە هەرێمی کوردستان ئەو ئامادەیە نەبێ، لە بەغدا دەوڵەتێک هەیە، حکوومەتێک هەیە، دەوڵەتی لە ژێر دەستا لەگەڵ ئەو دەیکا. لەوێش هەمان ئەو دیدە هەیە کە لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەم بکەنەوە. ئەوە لەگەڵ دیدی تۆمبارەک تێکە کاتەوە لە بەرژەوەندی ئێمە نییە. ئەو بیانوە لە هەرێمی کوردستانەوە چێ بەرپرسە چێ نەیکردیە باواز لەوە بینین چۆنە، بەڵام بیانوویەک بەدەستەوە درایە. بیانووی دووەم، ئەمریکا ئەڵێ ئەبێ هێزەکانی زۆر بە زەخیەڵێ ئەبێ هێزەکانی هەموو هێزەکان هەموو هێزەکانی عراقی بستنەوە ژێڕچێفی وەزارەتی بەرگری عراقی، باتە گروپەکانی حەشدی شەعبی نابینێنن. ئێستا عێراق ئەڵێ زۆر باشە بانەمینێن، بەڵام نا ئەڵێ بانەمینن، ئەڵێن بەس ئێمە ئەو کاتە دەڵێن بانەمین بە تایبەتی ئەو هێزانی کە ناویان لە خۆنا بەرگری کاتێک ئەمریکا لە هەولێرش ئەکشێتەوە. بزانە ئەوەش لە بەرژەوەندی ئێمە نییە، لە بەرژەوەندی گەلی کوردستانی هەرێمی کوردستان نییە، ئەڵێ ئەکشێتەوە. خاڵ یەکەم ئەڵێ ئەکشێتەوە، ئەمریکاش دەڵێ زۆر باشە مانجینۆیە لەو پاییزی داهاتوو، ئەو پاییزی داهاتوو ئەکشێتەوە. ئەگەر نەکشاوە باشە، ئەگەر نەکشاوە شتێکی ترە ینی درێژی کردەوە، بەڵام ئەکشێتەوە. بەڵام ئەگەر نەکشاوە و لێرە ماوە ئەو کاتە ئەڵێ زۆر باشە ئێمە حەشدی شەعبی یا گروپەکان هەموو دەینۆژێ، بەڵام ئەبێ هێزی پێشمەرگەش بێ، چکە نایشارنەوە ئەڵێن هێزی پێشمەرگە وەکو حەشدی شەعبیە. بە تایبەتی تێبینیان ئەمریکا تێبینیەکانی ئەمریکا لەسەر هێزی پێشمەرگە زۆر گەورترن لە عێراقی. عێراقی ئەوە ئەکەن دیسان هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم دەسەڵاتی هەرێمی کوردستان پاساوێکی بەدەستدا یەک نەخستنەوەی هەرێمی کوردستان پێزی پێشمەرگی کوردستان. ڕاستە ئەمڕۆ هەنگاوێکرا دەڤەری یەک و دەڤەری دوو، بەس ئەو دەڤەری یەک و دەڤەری دوو کۆتایی نییە کاکە. ئەو دەڤەری یەک و دوو هەدێ بەڕاستی هێزی پێشمەرگی کوردستانە بێ، هێزی پێشمەرگی کوردستان بێ، هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ، هێزی پارتی دموکراتی کوردستان نەبێ، هەژمونی سیاسی لەسەر ئەو هێزە نەبێ. و ئەگەر ناکۆچیەکانی نێوان هێزە سیاسەکانی کوردستان قوربوونەوە، ئەو هێزە خۆی لە کاروبارەکان هەڵ نەقورتێنێ. نەک ئەگەر کێشەکانی بۆ نمونە یەکێتی و پارتی گەورە بوون بە فیکەیەک جۆبڵاوی لێ بکەن و ببێتەوە دوو بەش، یا گەنم گردێکی لێ بکەن بە هاوارێک گەنم گردێکی تۆ لەو لای کۆب بۆ تۆش لەو لای کۆب بووە بۆی دووسار ڕوبەڕوو یەکتری بینەوە. پاساوی بەدەستەوەدا هەرێمی کوردستان کاکە لە هەرێم ئێمە هەرێمی کوردستان پاساوی گەورەمان بەدەستەوەدا. ئەو دوو خاڵەیە. خاڵی سێم کە من بەپێی ئەو زانیاریانەی کە هەمانە ئەڵێن ئەمریکا هەم زانیاری داوەتە حکوومەتی عراقی، هەمانی داوە، هەم داوای لێ کردووە کە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە. ئەمریکا فایلی هەرێمی کوردستان لە گەندەڵی ئەوەی لای ئەمریکایە بچووکترە لەو فایلی کە لە عێراق هەبووە. هەنگاو نانێ بە ئاراستەی ئەوەی کە لانی کەم سنوورێک بۆ ئەو گەندەڵی و تاڵانەی دابدرێ کە هەیە. بۆیە باسی ناوەندێتی دەکرێت بە دوور مەگرە، ینی بە دوور مەگرە. سبەی حکوومەتی عراقی داوا دەکاڵێ ئەبێ هێزی پێشمەرگە بێتەوە ژێر، زۆر باش هێزی پێشمەرگە بێتەوە وەزارەتی بەرگری، بێتەوە وەزارەتی بەرگری و وا دەکەین و هێزێکی دەستوری ئێستا من ئەو قساناکەم سبەی سیرکە پێی جومەیجەکانی ئەوانەی کە نانەوێت گویان لە ڕاستیەکان بێ چۆنە نووسن. ئارز عەبدوڵڵا واڵێ بەڵام ئەو هێزێکی پێشمەرگە ئەمینێتەوە وا دەکە وانیە کاکە. هێزی پێشمەرگە هێزێکی دەستوریە، بەجاری دروشماوە هێزێکی دەستوریە لە عێراق، بەڵام ئەو هێزی دەستوری ئەبێ ڕەچاوی بارودۆخی خۆی لە ناو عێراق بکە و ڕەچاوی بارودۆخۆشی ناو پرۆسەی سیاسی عێراق بکە بۆی بمێنێتەوە، بۆ ئیم ببینێتەوە. هێزی پێشمەرگە قبول ناکە، چ قبول ناکە؟ ئاگامان لێبوو لەو شەڕە دەیان سەدان درۆن هاتە بە هەولێر کرد، بە سلێمانی کەوت، بە دهۆ کرد. ئەرێ هێزی پێشمەرگە توانی یەک درۆن لە ئاسمان بتەقێنێتەوە. ئەگەر لەبەر ئەمریکانە بایە ئەو چەند درۆنەی لە ئێرانەوە هاتن ناتەقێنرانەوە. تۆ نەچەکی ئەوانە تێکە ڕوو کە نەیارتن. مەسەلە لەبێت توانای پێشمەرگە نییە، بێمکانێتیە باسی ئەم باسی زەی چۆنە قارەمانێتی پێشمەرگەی کەس نییە لە دنیا سوپانیە لە دنیا لە ئازایەتی و لە قارەمانێتی شانی خۆی لە شانی پێشمەرگە بدە. سەلماندومانە لە ئەنفالەکان سەلماندۆن لە ڕۆژ ئاوا سەلمێنراوە، لە شەڕی داعش سەلمێنراوە. ئێمە کێشەمان لەوەی نیە هێزی پێشمەرگە. بەڵام کاک زانەجان خۆ هێزی پێشمەرگە پرۆژەیەک نییە بۆ ئەوەی هەتۆ هەر بە کوشتی بدەیت. هێزی پێشمەرگە دامەزراوەیەکە بۆ ئەوەی تۆ هەرێمی کوردستانی پێ بسپێری بپارێزی. کاتێک تۆ لە هێزی پێشمەرگەت
بنەماکانی پاراستنی هەرێمی کوردستانی نامێنێ و تێبینی دەوڵەتی عراقی لەسرە پاسا و بەدەستەدەی و تێبینی هاوپەیمانان نەکەر ئەمریکا و پەیمانی لەسرە ئێتۆ هێزی پێشمەرگە چی بکاتن من باسی تاک و فەرماندە و سەرباز و ئەو قارەبان ناکەم ئێستا چەکیان لەشانە باسی سیاسەتی بەرگری دەکەم لە هەرێمی کوردستان سیاسەتی بەرگریمان نییە سیاسەتی دروشم و دروشم باز و ئێمەوا دەکەین و ئێمەوە دەکەین چی دەکەیت هیچ پێ ناکرێت لەبەرەوە بە دوور مەگرس لە دوا ڕۆژدا عێراق کە داوای ئەو بکە ئەمریکا پشتیوانی ئەو تۆمبارانی پشتیوانی دەکات لانیکەم مەسەلە سبەنە ڕەنگە پاڵپشتەکانی هێزی پێشمەرگی کوردستان ببڕێ پشتیوانی دەکات لەوەش زیاتر لەو دووسێ ڕۆژانە جێم لە بەڕێزێک بوو کە زۆر دۆستی کووردە بەڕێز عەمار الحەکیم بەڵێ کوتی کاکە هێزی پێشمەرگەش گروپە لە گروپیش زیاتر خۆی باسی کرد ئەو لە ڕاگەیانەکان هەمووی لێدرا ئەڵێ ئەم سەد کەسە هی فلان بەرپرسە و ئەم فەوزە هی فلان کەسە و ئەو لیوە هەموو هی فلان کەسە من تازە باسم کرد نابێ هێزی دوو حیزب بێ نابێ هێزی حیزبەکان بێ ئێوەڵە کاکە لە ناو حیزبەکانیش ناوی جۆرا و جۆر هەیە لە ناو حیزبەکانیش گروپی جۆرا و جۆر هەیە من دەزانم دام و دەستگاکانی دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستیان بە پاراستنە بە پاسەوانیە ئەزانم بەرپرسەکانمان بە ڕێزەکانمان پێویستیان لەبەر ئەو هەڵومەرجێک کە تێدایە پێویستیان بە پاراستنە بەڵام دەکرێت پۆلیس بۆ نمونە من پێویستم بە پاسەوانیە بێ پۆلیس بمپارێزی نابێ هێزی پێشمەرگە بمپارێزی ئەوە لیوای فلانیە ئەوە فەوزی فلانیە ئەوە تەڕەماشی فلانیە ئەوە نازە ناوێکی تا ڕادێکی زۆرەوانە ڕێکخراون بڕواتە بێ با من ناو نەنەم ئەزین چۆنە بەگشتی وایە کاکە بەداخەوە بەگشتی وایە بەداخەوە بەگشتی وایە هێزی تایبەت هەیە کاک زانان ئەو لە کورسات دەڵێم هێزی تایبەت هەیە لە ژێر کۆنتترۆل و لە ژێر فەرمانی بەرپرسی ئەملاو ئەولادانە هەر بەرپرسێک پێویستی بە پاسەوانیە لە زاخۆ تا ئەگاتە خانەقین پێویستە حکوومەتی هەرێم بۆی دابین بکە بەڵام ناکری هێزی تایبەتە بێ ناکرێ لیوای تایبەتە بێ ئەوە لیوای تایبەتە و ئەوە زێرەبانیە و ئەوە بەرگری و فری ناوەکانیش زۆر جودانە کاکە ناوەکانیش ئەوە لە ناحەزانی ئێمە شاراوە نییە ئێوەڵە دڵیان پێخۆشە ئەوانەی کە ناحەزمانن ئەو شتان ئێستا لە مەسلەی ئەسیکۆدا لە خاڵە گومرجەکان دوو خاڵیان هەیە یەکەمیان سیستەمی ئەسیکۆدایە ئەو بابەتێکی ئابووری و دارایی ئابووری زیاتر بابەتێکی دیکە مەسلەی دەڵێ خاڵە سنووریەکان ئەوانەی کە نایاسایی بن دادەخرێت لە هەرێمی کوردستان ئەم ڕۆسەرۆکی دەستەی دەواازە سنووریەکان ئەو قسەی کردووە دوم پێشمەرگەی کە دەست بۆ بن باس دەکرێت مەسەلەن ئەسیکۆدا ئەوەیە کە هەر مستەسمیرێک هەر بازرگانێک لە بەرژەوەندی بە جوولانەوەی بازرگانی لە کوردستان من وای دەبینی بەڵام بۆ حکوومەتی هەرێمەوە چەند وەف دینار لەو حکوومەتی هەرێم نازەم ڕەنگە بەرژەوەندی کۆمەڵی خەڵک لێ بدرێ بەڵام لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمیشە کە با کێشەکانمان لەگەر حکوومەتی عراقی ئەو کێشانە بچووکن ئەگە چارەسەر بن بینە سەر کێشە سەرچەکانمان کێشە سەرچەکانی لە ئێمە بابەتی ئەو بابەتە بچووکانە نین کێشە سەرچەکانی ئێمە لەگە حکوومەتی عراقی فیدرالیەتە کە بێ دەوڵەتی عراق بێتە فیدرالی کێشەکە ئێمە دامەزراندنی ئەنجومەنی فیدرالیە کە تا ئێستا قانونی بۆ دەرنەچوە کێشەکانی ئێمە جێبەجێکردنی مادەی سەتوچلە ئێمە ئەو جۆرە کێشانەمان لەگەڵ حکوومەتە ئێستا ئەوانەمان هەموو لە بیرکردون لەبەر ئەو کێشانە لەبەر چارەسەرکردنی ئەو کێشانە ئەگەر لە مەودایەکی کەم زەرریش بە حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەرێمی کوردستان بکەوی لە مەودای دوور قازانجە چکە ئێمە دەستمان واڵا دەبی بۆ ئەوەی بچین کێشە گەورەکانی خۆمان لەگەڵ عراق چارەسەر بکەین ئەنی سوودیشی دەبێ ئەسیکۆدا بابەتە بۆچی بە هەرێمی کوردستانیش بگرێتەوە بابەتێکی دیکە هەیە زۆرمان گوێ لە دروشم دەبێ مەسەلەن ئەو فترەیە ململانێکی سیاسیە خۆت باش دەزانی بەڕێستان هەندێک سەلەم تەلەڤیزیۆنەکانی پارتی دموکراتی کوردستان ئەوە یەکێک هاتووە و پاڵیناوە بە قواری هەرێمی کوردستان و ئێمە ناهێڵی خۆمان داوەتە بەرێ و یعنی بەڕاستی قواری هەرێمی کوردستان ڕەبتی بە کەسەوە هەیە پەیوەندی بە کەسەوە هەیە تێبینی ئەوت کردو کەسێ بیشێنێ و قوارەکە پاڵ پەیوەنیوێکی خۆی دابێتە بەر دیوارەکە و نەخێر دیوارەکە نەڕوخی وا وێنای دەکەن بەڕاستی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان ئەرچی ئەخلاقی نەتەوەیی ئاینی ئینسانی تاک بە تاچی ئەو هەرێمی کوردستانیە بەڵام هەندێک جۆرە سیاست دەبینین کاتێک تۆ بۆ نمونە ئەڵێ هەرێمی کوردستان مەترسی لەسرە تۆ ئەو قسەی بۆ دەکە ئێستا من ئەو قسەی بۆ دەکەم لە دڵسۆزیمە بۆ هەرێمی کوردستان کاتێک زۆرناژانەکانی دەسەڵات یان دەسەڵاتداران دێن بە ئاراستەکراوی یا بێ ئاراستەکراوی ئەوە پێچەوانە دەکەنەوە کاکە نا لەسەری نییە کاکە نا لەسەری نییە ئەوە
تەمەنی هەرێمی کوردستان یاخو مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان قواری هەرێمی کوردستان زیاد دەکەن ئەو جۆرە سیاسەتە بەڕاستی ڕەخنەگرتن پەنجەدانان لەسەر کەم و کوڕیەکان بۆ ئەوەیە دەسەڵات بۆ ئەوەی حکوومەت بۆ ئەوەی پەرلەمان بۆ حیزب بەخۆی دابێتەوە بۆ ئەوەی نییە تۆ چی دژایەتی بکەی بۆ ئەوەی نییە تۆ ڕوبەڕووی ببیەوە تۆ ئەگەر ڕاستە بۆ نمونە بەڵێ دوایی زۆر باز دەکەن ئێمە چۆن دەیپارێزی بە من بڵێ چۆن دەیپارێزی نەچەکت چی ئەو لایەنانەیە نەتوانێت توانێت ئەو ئابووری توانێت ئەو لایەنانەیە نە پشتیوانیت ئەو پشتیوانی جاران لێت دەکرائی ئەوانەیە یعنی ئێمە خۆمان نامەیە زۆر باز بکەم ئەگەر پێت خۆش بێ ڕۆژێک لەسەر ئەو بابەتە بە تایبەت لەسەر مەسەلەی پێشمەرگە و سەربازی و ئایندەی عێراق بەرنامەیەک با بکەین بەرنامەیەک دەکەین بۆ مێژوو بەڵام وان نییە کاکە وان نییە بەبستم قواری هەرێمی کوردستان قواری هەرێم پێشمەرگە دەیپارێزی بەسەر ئەو دوو چاوم دڵنیان پێشمەرگە خۆی بە کوشتەدا بەڵام ئەوی بیرکەین و بەڕاستی لە بەرام ئێ نەمان دیوە کاکە چیمان کرد و پرسیارەکەی من ئەوەیە هێزی پێشمەرگە بۆ نمونە لەگەڵ وڵاتان چەکی هەرێمی دەستی هێزی پێشمەرگە بەراورد کە بە چەکی دەستی وڵاتانی نەیاری بە هەرێمی کوردستان با هیچ ناوێک نەدەین هەر عێراق ئابووری ئەو وڵاتانە بەراورد کە بە هەرێمی کوردستان باشە ڕێکخراوەیی هێزەکانیان بەراورد کە بە ڕێکخراوی تکنۆلۆژیای دەستی ئەوان بە تەکنۆلۆژیای چۆن زەی ئەو قسانی کە دەکەن ئێمە ئەریواڵە پێشمەرگە خۆی بە منیش خۆم بە کوشت دەدەم لە پێناوی هەرێمی قواری هەرێمی کوردستان باشە ئەو قواری هەرێمی کوردستان کە من ڕەخنەم زۆر لە دەسەڵاتەکەیەتی ڕەخنە زۆر لە دەسەڵاتەکەی بەس لە پێناو قوارەکەی ئامادەم خۆم بە کوشتم بەڵام کە چۆن خۆ هەر خۆ بەکوتت پرۆژێک نییە بۆ خۆ بە کوشتدان خۆ بۆ شەهید لەبەرەوە لە جیاتی ئەوە پێویستە چی کراوە بەرحاتبان لەوە بچینە دەر بەڵێ مەترسی ئەوە هەیە تأکید دەکەمەوە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناو دەستور بە ناوی پاسەوانی سنوور ناوی هاتووە پاسەوانی ئیقلیم هەرێم بەڵێ ببوورە پاسەوانی هەرێم ناوی هاتووە پاسەوانی سنوور زیاد هەرێم ناوی هاتووە بەڵام یخۆ دەستور زمانەتی گرنتی هەتایی نییە کاکە ئێستا علی زەیدی هاتی سبەی جەنەرالێک بێ پرسیارێکم ئەمریکا پشتیوانی بکە جەنەرالێک بێ علی زەیدی لادا و خۆی حکوم کات و بڵێ دەستورم هەڵۆشاندۆ چیەکەی تۆ دەستور چییە تۆ لە سویدەژی لە سویسراژی لە ئەمریکاژی تا بڵێ دەستور میمە گرنگە دەستور گرنگە تا ئەوەی کە هەیە بەڵام ناتوانانی زمانەتی ئەوی بکەی ئەو دەستورە تا هەتای دەبینێتن یا هەموار ناکرێت تۆ ڕەنگە بێ ئیرادێت تووسبێ هەموار بکرێتەوە لەبەرەوە بەڕاستی دەستور دەستکەوتەوە دەستمانی ناوە بەڵام ئەو دەستکەوتە مەرج نییە تا سەر بینێتەوە ئەگەر خۆمان بەهێز نەکەین بێگومان ئەگەر هێزی پێشمەرگە بەهێز باە ئەگەر ئابووری و هەرێمی کوردستان بەهێز باە ئەگەر گەلەکەمان یەکدەنگ وایە لەسەر پرۆژە سیاسەکە ئەگەر کابینە حکوومەتمان لە کاتی خۆی پێکهێنا باە کابینەکە نوێنەرایەتی خەڵکی کوردستانی کردبای خەتمان خەڵک متمانە پێی نەبە بە ئاسانی نەدوش بن زەفەر پێ دەبا نەدۆستەکانیش دەست لێ بەردەدەن بۆ ئەو بەرنامەی ئێمە دوای ساڵێک و نۆمان لە پێکەنانی یان ئەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبوو بۆ ئەو باە کە هەندێک تەوسیات و پێشنیاز و سەرنج و تێبینی و ڕەخنە ئاراستەی ئەو کابینێ کرەوە یاڵە فریای ئەوە بکەون فریا و بابەتی مادی 140 بکەون مەسەلەی پێشمەرگە بکەون بە دیدێکی کوردستانی حکومڕانانە کامیان باشترەیان ئەو دۆخە ینی هەندێک جار بیر دەکەینەوە بە شێوەیەک ئەو وڵاتە بەڕێوە دەچی زۆر سەیرا هەندێک دەسەڵاتدار هەندێک با نەڵێن هەمووی هەندێک دەسەڵاتدار هەندێک بڕیار بەدەست ئەوەندە سەرمەستی کارەکانی خۆیانن کەم و کوڕیەکانی خۆیان نامینن ئەوەندە لە خۆیان ڕازین ئامادەنین گوێ لە دڵسۆزترین کەس لە شارەزاترین کەس لە زاناترین کەسی ئەو وڵاتە بگرێ بۆ چارسەرکردنی کەم و کوڕیەکانیان ئەوەندە بێمنەتن باچیان بە هەرچ نییە ئەو جۆرە سیاسەتە ئێمە بینیومانەت زۆر جای تشمیرە گوتیە کاکە ئەو جۆرە بەڕێوەبردنە ئەو جۆرە دەسەڵاتداریە فەشەلی هێناوە نمونونەکان لە بەرچاوانن لە دەوروبەری ئێمە هەموو ئەوانەی بەو شێ وڵاتیان بەڕێوەرد و بێباک بوون لە بەرامبەر خواستەکانی میلەت بێباک بوون لە بەرامبەر ئەو کەم و کوڕیانەی کە خۆیان دەیکەن و ئامادەنی چارەسەری بکەن ئەزانین ئێستا لە چێن لەبەرەوە بەڕاستی گۆڕاوە بابەتی دەینۆس بابین و سەر بابەتی گەندەڵیەکە بەڵێ مەلەفی گەندەڵی لەلایەن ئەمریکا هاوپەیمانان هەیە 2 ساڵ پێش ئێستا بلاسخات نوێنەری نێوتەوە گورتەکانە بوو هۆشداریەکی دا هەرێمی کوردستان گوتی مەترسیتان لەسەرە دڵسۆزی گەلی کوردستان زۆر وتی مەترسیتان لەسەر لەبەر چاو نەگیرە ئەبایە دوای ئەو هۆشداریە حکوومەت زوو پێکات باە ئەبایە لێبوردەی هەبایە ئەبا کاری باش کرا باە ئەبایە کاری باش کرا باە بۆی ئەو مەترسێ لە بەرچاوگەن ئێستا مەترسیەکان هاوارەکەن زانی هاوارەکەن تۆم بارە کە گەورەترین دەسەڵاتدارە لە ناوچەکە هی ئەمریکای ئەڵێ من لەگەڵ ناوەندێتیمە
لەگەڵ فیدرالیەت و دیموکراسیەت و ئەوانە ئەڵێ دیموکراسیەت و فیدرالیەت لەگەڵ وڵاتان ناگونجێ. تۆ بەتەمای چی؟ تۆ بەتەمای چی؟ مەترسیەکان زیاتر گەش و دیارن گەشت نامە بەستم هاوار دەکەن وکۆی بەکارتێنەیان دەرفەتەکان ئەوی تر بەس دروشمە ئێمە دەوا دەکەین ئێمەوە چی دەکەین؟ بڕوات هەنەبێ ئەگەر بارودۆخی خۆمان باش نەکەین وەکو کورد دەڵێ گوێ شەیتان کەڕبێ خراپمان بەسەردێ بینی خۆمان بێ ئیشاڵە کەس گوێ لێ نابێ وڵی ئیشاڵە دڵسۆز ئاانەی دڵسۆزن بە ئاگا بێنەوە مەسەل لەسەرەوە کاگارێز ئەگەر بێت و بۆ نمونە بەو شێوەیە بەردەوام بین تەنانەت ئەگەر حکوومەتێکیش پێک بێ هاوشێوەی حکوومەتەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستاندا لایەک بێ و خۆی زابکە بەسەر لایەکی ئەو لایەکێتی یان پارتیە هەرێمی کوردستان بە کوفار زەڵێ بەدەر دەخوات نە پێکێنانی حکوومەت هەنگاوێکە بەڵام ئەو شێوە بەڕێوەبردننی ئەو وڵاتە ئەگە سیستەمی بەڕێوەبردنەکە نەگۆڕین هیچ نییە پاشی 2 ساڵتر هەڵبژاردنە دەکرێت و ڕوبەڕووی هەمان شتەبینەوە ئەبێ سیستەمی حکومڕانیەکەمان بگۆڕین ئەبێ یاساکانی بەڕێوەبردنمان بگۆڕین ئەبێ شێوازی پەیکەری حکوومەتەکەمان بگۆڕین ئێستش دەیڵێم باشترین ڕێگا باشترین شت ڕێککەوتنێکی نیشتیمانیە لە پێناوی ئەوەی ئێمە سیستەمی حکومڕانی بە شێیەک بگۆڕین کە هەموو هەڵبژاردنێک و هەڵبژاردنێکی تووشی قەیرانی سیاسی نەبینەوە کە هەموو کێشەیەکمان کە لەگە عێراق بۆ دروستە بێ یا لەگە تورکیا بۆ دروستە بێ دوو ئاراستەی سیاسی دروست نەبێ ئەبێ وا بکرێت ڕای من باشترین شت ئەوەیە پێویستمان بە گفتوگویەکی نیشتیمانی هەیە لە نێوانی یەکێتی و پارتی و هەموو هێزەکانی تر بۆی بێکەوە پرۆژەیەکی نیشتیمانی پێشکەشکەین ئەو شێوازە بەڕێوەبردنە ئەوە سەرۆکی هەرێمە و ئەوە سەرۆکی حکوومەتە و ئەو یاخۆ هەرێم سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و دوو ئیدارەی و ئەوانە نەنەقەت دەرمانی گەلی ئێمە چارەسەر ناکەن بە پێچەوانەوە وردە لە بایەخی هەرێمی کوردستان لە بایەخی قواری هەرێمی کوردستان کەمەکە دۆخەکە گۆڕانکاریەکان ئەم جۆرە بیرکردنەوەی تێنەپەڕاندووە پێویستە بیرکردنەوەکانیش ئاستی دۆخەکە بن کاگارس بیر ناکەنەوە کاکزانە والله ئەگە بیرکەنەوە یعنی هەموو کەسە زانێ پێکنهێنانی حکوومەت زەرێرە هەموو کەسە زانێ پێوەری پێکێنانی حکوومەت لە هەرێمی کوردستان بە کورسی نیە خۆزگەوەکو سوێت باینە چێژ کورسێکی زیاتر با بیتوانی بە ناتوانی بەڵام ئەو بۆ ژمارەکە لە بەرچاوەگرێ بەڵام هەڵومەرجی کوردستان لە بەرچاو ناگرێ ئەو داوا لە عێراقەکە بە سازان ڕێککەوین بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵت ناسازێ ئەو داوا دەکا هاوبەشبی نەک بەشداربی لە حکوومەت بڵام لەگەڵەتەوە ئەتەوێ هاوبەشبی بەشداربی نەک هاوبەش یعنی ئەو بانێک و دوو هەوایە ئەو دوو سیاسەتە خزمەت ناکە دیسان دەڵێم باشترین پرسیار کە تۆ لەو بەرنامەیە کردت لەسەر ئەو بابەتە ئەوەیە ئایا پێکێنانی حکوومەت چارەسەرە هەنگاوێکە دڵنیا بە دوای 2 ساڵتر ڕوبەڕووی هەمان کێشەکە بیدەوە ئەوێ بیرکەینەوە ئەو کێشانە بۆ سەر هەڵدەدەن ئەبێ بۆ سەریان هەڵدا چۆن چارەسەر دەکەین ئەوانەی لە حکوومەت گرنگترن لەگەڵ پێکێنانی حکوومەت کامانن ئەو خاڵانە مادەم ئەو پرسیارت بدڵە چۆن یعنی مەسەلەن جەنابەت دەڵێ هەر پێکێنانی حکوومەت و ئەوە بۆ تو ئەوە بۆ من ئەوە بۆ تو ئەوە هیچ بەڵام ئەو تێڕوانینەی دەبێ بگۆڕێن ئەو بابەتانەی کە پێویستە مەسەلەن خەڵک هەستی پێ بکە کە حکومڕانیەکی جیاوازە یعنی چییە بۆ نمونە 2 ساڵی دیکە لە مودەی خۆی یا بە یاسا دیاری بکرێ حکوومەتێکی کاربڕێکەرە پەرلەمان هەڵبژێرێتەوە پەرلەمانەکە لە ماوەیەی کرۆکۆی لە بەغدایە بۆ چوارچێوەی دەستور کاکە پەرلەمان چی حکوومەت کاربڕێکەرە پەرلەمان پەچی کەوتووە کۆمەڵک لە دام و دەستگاکان هەڵوەشێنراون و ماوەیان بەسەر چووە کەچی وەکو خۆی ئیشەکانەکەن یانی چی وکەواتە تو یاساک ڕێز لە یاساکانی خۆت ناگری کەچی ئەوانەی کە ڕێز لە یاسا ناگری بەدەر لە یاساکارەکە لەممان زیاتر دەڵێ کاکە ناکرێت یاسا لە سەروی هەمومانەوەیە لە سەروی هەمومانەوەیە خۆت یاسا جێبەجێ ناکەی ئەزانی زۆر ئەوەیە پێکێنانی حکوومەت گرنگە پێش پێکێنانی حکوومەت گفتوگۆ دەست پێکات دوای دەست پێکات بەڵام ئەبێ وەکو باسم کرد ئەو لەگە پێکێنانی حکوومەت بیر لە هۆکارەکان بکرێتەوە و ڕێگەیەکی گونجاوی چارەسەری ئەو قەیرانانە بدۆزرێتەوە ئەوەش بە یاسا ئەبێ حکوومەتی هەموو لایەنێک بێ جیاوازی نەکە حکوومەت جیاوازی لە نێوانی زاخۆ و لە نێوانی هەڵەبجە نەکە حکوومەت جیاوازی لە نێوان هەولێر و لە نێوان سلێمانی نەکە لە نێوان هاوڵاتیەک کە ڕۆژی دەنگدان دەنگ بە یەکێتی دەدا لەگە هاوڵاتیەک کە دەنگ بە ئیسلامی دەدا لە سلێمانی لە هەولێر یەکێک دەنگ بە پارتی دەدا یەک دەنگ بێکی دەبێت جیاوازی نەکە ئەوانە هەمووی هەیە کاکە هەمووی هەیە هەمووش لە هەمووشی زیاتر ئەوەیە هێزە چەکدارەکان بە پۆلیستەوە بە ئاسایشتەوە بە پێشمەرگەتەوە کاکە وەڵڵە هەمووی وابەستەی حیزبە بۆچی ڕاستی نەڵێ وابست تا تۆش
ئەو کێشانشمان پێ چارەسەر نابی چۆن بۆیمان چارەسەر نابی تا تۆ هێزت هەبی تا هێزت هەبی ناتوانێت کێشەکان چارەسەر بکەیت کێشە سیاسەکان چارەسەر کەواتە یەکێک لە شتە باشەکان ئەوەیە هەوڵ بدرێ بە زووترین کات بەڕاستی هێزی پێشمەرگە چۆن یعنی میکانیزمی ئەوەی کە بکرێتە هێزێکی بەدەر لە سیاسەتی یەکێتی و پارتی ئەبێ ئەوە بگیرێتە بەر ئەگەر ئەوە بێ با ململانیەکان تۆم بن با لەناو پەرلەمان هەموو ڕۆژە شەڕە کورسی وشت بێ هیچ کاریگەرێکی نابی بۆ سەرەوە بەڵام ئێستا کێشەکە لێە کاتێک ململانەکە تۆن دەبی مەترسی بۆ سەر دروستبوونەوەی ناکۆچیەکان بۆ ئاستی زۆر مەترسیدار ئەکرێ کەنەوە زۆر زۆر ئێستاوەی هێدوو ئیدارەیە هەموو کاتێکەوە هەموو کاتێکەوە مەترسیەیە کاگارێز ینی ئەو زۆر باسی مەترسی دەکەی 2 بۆ 3 جار لە بەرنامەی تەلەڤیزیۆنی بینیومە ئەو مەترسی ینی بە کورت و مختصری کورت و پوختی یەکێک لەو ڕخنانی لێم دەگیرێ کاگارێز دەڵێن وشی عەرەبی بەکاردێنی بەس ینی چ بکەین وانە تێکەڵ بۆ لەگەڵ زمانەکە بە کورت و پوختی ئەو مەترسی ئەو حکمڕانی ئەو تێڕوانینە بەو شێوێ دەمێنێتەوە یان لە ئایندێکی نزیکدا ئایندەی نزیک و دوور هەموو پێ مەڵێ هەموو بە بینەرەکانیشم مەڵێ بەڵام هەرچەندەوە نابێت لە ئەوەی ڕۆژنامە نووسیدای بەڵام هەمووی بڵێوانە بەڵام بۆی کە ئێمە هەندێک شتی هێڵی سووری ئاسایشی نیشتیمانیە ئەوەی نەکەین ئەو دۆخە بۆ شێوێ دەمێنێتەوە نەک لە ناو هەرێم یان یەکێتی بترسێنین یان پارتیان قسەکەمان خیتابە گوتارەکەمان ئاراستی پارتی بیان یەکێتی بەو ناوەندێتیە و ئەو تێڕوانینە و ئەو تۆمباراکە و ئەوانەی کە دەیبینی دۆخەکە بۆ شێوێ دەمێنێتەوە کاکزانە بۆمان دەچێتە سەر یەک شت بڵم پێش ئەوەی ئەو جواب بدەمەوە ڕاستیەک هەیە بێ بیزانین تا 3 مانگ پێش ئێستا 4 مانگ پێش ئێستا ڕوانینی تورکیا بۆ هەرێمی کوردستان جیاواز بوو لەگەڵ ڕوانینی ئێران ڕوانینی تورکیا جیاواز بوو لەگەڵ ڕوانینی سووریا زۆر جیاواز بوو تا پار ئێستا بۆ هەرێمی کوردستان یا بۆ کێشەی کورد بەگشتی یەک ڕوانین هەیە چەند ناکۆچیان هەبی کۆکن لەسەر ئەوەی کە ناکرێ ئەو دەوڵەتانە ئەو 4 دەوڵەتەی کە هەرێمی بەشێکی کوردستانی بەسدا بشکرا ئەو دەوڵەتان دابش بکرێن هەر 4 دەوڵەتەکە کۆکن گەورەترین مەترسی کە ئەوان دەیبینن لەسەر ئایندەی خۆیان هەرێمی کوردستانە هەرێمی بۆ چکە قەوارەیەکی دەستوریە ڕێز لێگیراوە لە ئاستی نێو دەوڵەتی ناسراوە و نمونەیەکە بۆ تورکیا نمونەیەکە بۆ سووریا نمونەیەکە بۆ ئێران گەورەترین مەترسی ئێستا ئەوەیە لەمە دووە ئەبێ بیر لەوە بکەینەوە ڕێککەوتنێک بێ ئەگەر ئەوان ڕاستە خۆش ڕێککەوتن نەبن پەلاماردن ڕێککەوتنێک دەبێ لەسەر ئاستی نێو دەوڵەتی کە کردوشیانە بۆ ئاگاداریت هەندێک لەو دەوڵەتانە کاریگەریشە زۆر هەبووە یەکێک لەوانە تورکیا کاریگەری زۆر لە سیاست ئەمریکا بووە کاریگەریە بۆ لەسەر کەمکردنەوەی هاوکاری پشتیوانیەکانی بۆ هەرێمی کوردستان ئەگەر وانە بێ تۆمباراک پیاوەکی ئەوەندە دەبەنگە لە خوت و خۆڕایی بڵێ کورد چەچی بردووە دۆناڵد ترامپ من گوتم چییە تۆمباراک دۆناڵد ترامپ هەموو کورد 40 میلیۆن کورد 50 میلیۆن کوردی تۆمەتبارەکە هەموو ڕژوە دەڵێ هەموو ڕژ باشە ئەوە ئەبێ مەترسی لەوەی کە دیار زەقترچی تۆ ناڵێ هەرێمی کوردستان با بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێ حیزبی دموکرات با بڵێ چێتی با بڵێ پارتی تۆ ئەزانی قسەیەک دەبێ بەڵام ئەڵێ کورد کەواتە ئەمریکا چمان پێ دەڵێ کورد ڕێزێکی زۆر سۆری هەبوو لەسەر ئاستی نێو دەوڵەتی لە ناو ئەمریکا ناوەندە سیاسەکانی ئەمریکا پشتیوانێکی زۆر گەورەی هەیە لە ناو کۆنگرس لە ناو پەرلەمان لە ناو دامدەستگا وەزارەتی خارجی ئێستا وردە خەڵکی خۆیان دەرەوە ڕادینی لەوەی ئەگەر ڕۆژێک پشتی کوردی بەردا خەڵک گلەی لێ نەکا من وای دەخوێنمەوە ڕەنگە ئەو شتەوا بێ ئەو چەکە یاوانە بێ من بخۆم ئێستا کەتیمە گومان ینی بڕوا ناکەم هیچ کەسێک ئەو چەکەی وەرگر بێ بخۆم بڕوا ناکەم هیچ کەسێک ئەو چەکە و بەلبەلەیەکی زۆر گەورەشی لێرە دروست کرد بەڵام ئەگەر واش بێ ئەکرێ ئەو لایەنەکە ئەو معاملە لەگە چی دەکا خۆ لەگە هاوڵاتیەک ناکە کوردی بەستە زمان چی بکات تۆ داوتە بۆ نمونە داوتە لایەنێک ئەو لایەنە ئەبێ حکومەت بێ خۆ بێ معاملەی لەگە حکومەت بێ نابێ لەگە هێزی سیاسیەکانیش بێ هەموو ڕۆژی دووبارە و سێبارەی دەکاتەوە لێدوانێکی تۆمبارە ترامپ لەسەرەوەی داوێتی بەچێ نەیدای بەس بوو لەوەی ئەو لایەنە هەڕۆشێتەوە هەر کەسێک هەیە بەڵام نا ئەوە بابەتە گرنگە لەبەرەوە لەسەر ئاستی نێو دەوڵەتیش کار دەکرێت چاو بپۆشن کاکزانە کەس هەبوو لە هێزەکانی سووریای دموکرات لە ئەمریکا هەوپەیمانە نزیکتر نەبوو
لە ناو هێزەکانی هاوپەیمانە کەس هەبوو لەگەڵ ئەو دەتێکەڵ بوون کەچی لەبەر چاوی فەڕەنسا کە لای خۆیان زۆر دۆستایەتی کوردن باشە لەبەر چاوی فەڕەنسا لەبەر چاوی ئەمریکا لەبەر چاوی ئەویان بەسەر کورتینا لە ڕۆژئاوا بینیمان چیان بەسەر کورتینا زمینە سازی دەکەن بۆی شتێکی خراپتر بەسەر هەرێمی کوردستان بینن لە ئایندەدا ئەگەر ئێمە خۆمان بیر نەکەینەوە تا دەرد چارەسەری دەردی خۆمان ئەوە بە ئەوە مەترسەکەیە یەکێک لە مەترسیەکانە مەترسی ناوە خۆشمایە ڕوبەڕوونەبووی گەندەڵە ڕێک نەخستنی کاروبارەکانی خۆمان ئەوە شوا بکە بتەقێتەوە بارودۆخی ناوخۆ بتەقێتەوە وەش بێتە پاساوێک بۆی حکوومەتی عراق بەو ناوە جاریچکە بێ مداخەلە بکە ئەوش مەترسێکی ترە چاوەڕۆکراویشە هەم بڕواتە نەبێ هەمووی چاوەڕوان کراوە لەبەرەوە باشترین شت ئەوەیە یەکەم کێشەکانی ناو خۆمان چارەسەر بکەین هەرێمی کوردستان دووەمین کێشەکانمان لەگەڵ دەوڵەتی عراق چارەسەر خۆمان بەشێکی لە دەوڵەتی عراقدانی بارێمی کوردستان داناوە خۆمان ئەبێ سوود لە هەژمون و دەسەڵات و دام و دەستگاکانی دەوڵەتی عراق وەربگرین بۆ پاراستنی هەرێمی کوردستان و ئەو دەستکەوتانی تا ئێستاوە دەستمانینەوەن کاگارێزە و پرسیارە دەکەم بۆ مێژوو چی ینی بۆ نییە بڵێم ئەمە ئازایەتە من لە دوای ئەوەی کە ئەو دۆخی وەسەر ڕۆژاوە هات لێرە لە پێشەشی بەرنمەیە گوتم هەمان مەترسیش ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە پێتوانیە شەڕی ئێران ئەمریکا ئیسرائیل ئەو پێشهاتانەی کەمێک دواخز ئەگەرنا پیلانەکە ڕۆخۆیەتی لەو ڕۆژانی ڕابردوو بەڵام بەجیاواز لەو ڕۆژانی ڕابردوو و تارێکم هەفتەی ڕابردوو لە کوردستان نیە بڵاو کردوتەوە لێش ئاماژەم پێداوە ئەڵێم بە دووری نازانم یەکێک لە خاڵەکانی ڕێککەوتنی ئایندەی نێوان ئێران و ئەمریکا قواری هەرێمی کوردستان لەسەر حسابی هەرێمی کوردستان بێ بە دووری نازانم باش دواسەرنجی بەڕێستان دواسەرنجی من هەر ئەوەیە کە هیوادارین هەموو لایەکمان بە خۆمان دابینەوە و هەموو لایەکمان هەوڵ دەین قواری هەرێم بە باشترین شێوە بپارێزین نەک قواری هەرێم بۆ هەندێک خەڵک بپارێزین و بۆ هەندێک خەڵکیش جان نەبێ شتێکی تر بێ لەبێ قواری هەرێم کە ئەڵێن قواری هەرێم هەموو میلەتی کوردستان بێ بە خۆدا بینەوە باشە و دەسەڵاتداران بە خۆدا بێنەوە باشە و حیزبەکان بە خۆدا بێنەوە باشە بە خۆدانێنەوە هەمومان بێکەوە لە ناو یەک کەشتی داینا کەسمان قازانج ناکەین و هەمومان زەرمەند دەبین بەڵام چێ توانای چارەسەرکردنی قەیرانەکە زیاتری ئەو باڵەکە لە ئەستۆوی لە هەموو کەسێک زیاترە بۆ نمونە هەندێک هێزەنە حەزەکەن بەڵام هیچیان پێ ناکرێت بەڵام ئەو هێزێکی ئەتوانی قەیرانەکە چارەسەر بکە ئەیتوانی لەو قۆناغە بچینە قۆناغێکی تر ئەو باڵەکەی زۆر گەورەیە بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار زۆر سپاس بۆ دەرفەتەکەم کاگارێز خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایم شۆمان